بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئۆخۆتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێی عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە واسەکەین سەبارەت بە شەڕی ترۆریستی دوو قوتبی ترۆریستی دەوڵەتی ئیسرائیل و جەریاناتی ترۆریستی ئیسلامی حەماس. پێشەوە پرسیارەکانمارە سەبتا ماوڕێ عەبدوڵڵا دارابی گەدەنجی بنەویسی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی ئۆخۆتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هاوڕێ عەبدوڵڵا دارابی وەکو خۆت ئاگاداری جامعەی جیهانی زیاتر لە 43 ڕۆژە تا ئێستا شاهێدی دیتنی بە قەولی معروف تکراری فاجعەی ئینسانی هەر ڕۆژە و هەر سەعاتە کە لەوەیە دەیان و سەدان منداڵ و نەوزاد و ژن و جوان و پیری بێدفاع لەژێر ئاواری بۆمبەفکەر و ڕاکێل لە بیمارستانەکان، مەدارس، کلیسا، ئەماکنی عمومی و خیابان و هەموو شوێنەکانی ئەو کۆمەلگا گیانیان لەدەستدەن بە دەستی دوو قوتبی ترۆریزمی لایەک و دەوڵەتی ئیسرائیل و لایەک و ترۆریزمی جەریاناتی ئیسلامی وەکو حەماس و جیهادی ئیسلامی. بێ ئەوەی فەریادرەسێکیان ببێ، بێ ئەوەی کە ئەسڵ کەسێ پیان بەدێکار بێ، ئایا لە قەرنی 21 ئینسان شایستەی ئەم جۆرە ڕەفتار و قەتڵ و کوشتار و ئاوارەگیرە؟ ئایا بۆ جەنگ پایانی وجودی هەیە، خەتی پایانی وجودی هەیە یانا بە نەزەریەوە؟ بەنظر پرسیارەکە زۆر جوانە. پرسیارەکە لەعینە حاڵە زۆر دڵخەراشیشە بۆ ماناکە بۆ قسە باسەکە تۆ باسیەکەیت و ڕاستەکەی چ لە دوو سێ ڕۆژە لەعانە خەڵک تماشای سەناریۆیەکی ڕەشەکەن کە زۆر قیزەونە، زۆر زد ئینسانیە، زۆر دژی منداڵە گەورە بچوو زدی بە شەریەتە. ئەویش بە تایبەت هەروەک ئیشارەی پێەکەی لە قەرنی 21کانە نظامی ئەمە بۆ گەنی نظامی سەرمایەدەری ئەمڕۆیە کە واقعاً خەڵکی بەم حەدە گەیاندووە کە نە ماڵی بێت، نە ژیانی بێت، نە ئاوی بێت، نە بەرقی بێت، نە هیچ ئیمکاناتێکی نەتەنیا بۆ ژیان نەبێ بەڕەڵایکەی لە سەحرایەکە بێ خانەولانە بێ ئەوەی کەس وەریگرێ قبوڵیکە و پەنای بدات. ئەمە تراژدیەکە کە بەنظر من لە قەرنی 21 و لە شەرایەتێکی زۆر ناهەموارە بنەخەنە بەسەر خەڵکێکی 2.5 ملیۆنی دێنن. ئەمە کاری نظامی سەرمەنداری ئەم ڕۆژە. بۆی ئەڵێم ئەم ڕۆژە دیارە شەڕ لەبین بەناو لەبین ئیسرائیل و لەبین بەشێک لە ئیسلامی سیاسیایە، بەڵام تەواوی وڵاتانی سەرمایەداری چ ئەوانەی لە دەوروبەران و چ ئەوانەیش کە دوورن بنەخەنە هەر کام بە شێوەیەک لەم وەزیەتە شەریکن، لەم نەهامەتی و ڕۆژڕەشی و ئینسان کوژیا واقعاً شەریکن. الان شتێکمان هەیە بەناو سازمانی ملل کە هیچی لە ملل ناچێ، بەڵکو سازمانی دەوڵەتایەکی ترۆریستی، فاشستی، ئیمپریالیستی و تا دەندان مسلح بنەخەنە هیچ جوابێکیان نییە بۆچی ئەم خەڵکە بەم شێوە قەتڵ عامەکەن، بۆ ئەم خەڵکە ئەوە کوژن، بۆ ڕۆژە ڕۆشن بەیانی خەڵەسێ لە 7 ئۆکتۆبر ئەبێنین خەڵک ئەدرێتە بەرگولە لە ئیسرائیل و ئەکوژرێ و نابوو دەکرێ و 2 ڕۆژ بە شوێن ئەوە ئەبێنی تاوەکو ئیستا 43 ڕۆژە بۆمبارانە و تۆپبارانە و بنەخەنە بە هەموو شێوەیە خەڵکە ئەکوژن. ئەمە مەسەلەکەت ئەمە ظاهری قەزیەکەیە کە ئێمە بینین، بەڵام پشتی ئەم قەزیە مەنافعێکی تایە، بەرژەوەندێکی تایە کە بەنظر من تا ئەمانە لەسەر حکم بن بلەخەرە خەڵک بە نانونەوەی خۆی ناگا، بە شادی ناگا، بە ژیان ناگا، بە بەختەوەری ناگا. پشتی ئەم پەردە چییە؟ ئەم دوانە کە خەریکن وەک خۆی ئیشارەی پێەکەی ئەم دوو دەوڵەتە و یا ئەم دوو حیزب و جەریانە کە ئیسا یەکێکیان لە ئیسرائیل ساحەبی حکمڕانە و دەوڵەتی دروست کردووە لە بەشی ملیگرایانی سیهۆنیستیە، لە فاشیستەکانن، لە مەزهەبیەکانن کۆبوونەتەوە و شتێ بەناو فەلەستین خەڵکی بەناو فەلەستین بە ڕەسمیە ناناسن، قبوڵی ناکەن، نە دەوڵەتی قبوڵەکەن، نە خۆی قبوڵەکەن، نە مەنافعی لە بەرژەوەندی. ئەمە شتێک نییە کە ئەمڕۆ پێکات پێ ئەمڕۆ کەمنتۆ لێرە دانیشتین 75 ساڵ بەسەر مۆزوعات تێپەڕەکە، یعنی 75 ساڵە شەڕە لەم وڵاتە، لەم سەرزەمینە، لەم خاکە
بۆچی بۆ بەرژەوەند بۆ منافع ئەقەلیەتێکی خەجوول بۆ منافع ئەقەلیەتێکی کەسیف دوور لە ئینسان چ لەملا چ لەولا وئیسا حدود تقریبا لە ساڵی 1970 بەرەوە ئەملاش ئەو بزانە کە ئیسلامی سیاسی وردە بە هاتنی جمهوری ئیسلامی بۆ سەحنەی سیاست کە خۆیان هێنایان وڵاتانی ئوروپای و ئەمریکا ومانە تەحمیلیان کە بە خەڵکی ئێران ئیسلامی سیاسی لە سەطحی منتەقی خاوەرمیانە بالاخره قدم لێدا و خۆی بەهێزەکا و بە پارە و بە تکنیک و بە ئیمکاناتی وڵاتانی ئیمپریالیزم خۆی دنیای بەشێکی لەم خۆ ئامادەکردنەی ئیسلامی سیاسی بە دوای شکستی ناسیۆنالیزمی عەرەب لە سەطحی منتەقا ئەمان هاتوون ویسە مەیداندارن حەماز یەکێک و بەشێک لەم ماجەرا و لەم سەناریۆ ڕەشەسە ئیسلامیەکانی تر وەکو حەزب الله وەکو ئەنسار الله وەکو نازارم حەشتی شعبی و دەها گروپی دیکە لەم چەشنە ئەمانش هەر کام لق و پۆیەکی ئەم ئیسلامە سیاسیان کە دەوڵەتەکەی لە ئێرانە تا ئەم دوانە لەسەر حکم بن ئابەم شێوە کوش و کوشار وجودی هەیە تا ئەم دوو بەشە یعنی ئیسلامی سیاسی لەلایەکۆ و هەروەها لە ئیسرائیلە سێهۆنیستەکان لەسەر حکم بن و فاشیستەکان لەسەر حکم بن ضد ئینسانەکان لەسەر حکم بڵێت 75 ساڵە ئەبێ بە 85 ئەبێ بە 100 ساڵ ئەسڵ لا ينحل بێ مەسەلە ئەمە ئەم داستانەسە ئەم سەناریۆ لە پشت ئەمە کە خەریکەم کارەکە ئەمانن و ئەوانش ئەوانی تش کە حمایەتەکەن هەکەم بە شێوەی لە بەرژەوەندی خۆیانم حمایەتەکەن بۆچی بۆ ئەوە کە مەنافعێکیاتەیە کە من دوایی لە قسەکان بە ئشارە پێ یەکەم ئەو منافع و بەرژەوەندە ئەوەیە کە ئەو خاکە کە گیراوە تەنیا خاکەکەی نەگیراوە خاکی فەلەستین لە 1947 لەلایەن ئینگلیسۆ بالآخرە ستارتەکەی لێ درێت کە ئێمە یەهودیەکان کە لە دوای شەڕی دوومی عالەمی 6 ملیۆنیان لێ کوژراوە بۆ وەسیلەی هیتلەر و بەڵایان بەسەر بیان بینون لەو خاکە کە خەڵکی فەلەستینتیان لەوێت جێگیریان کەین ئەمە ساڵی دوای ئەوە ساڵی 1948 ئەبێ بە پلاتفۆرم و بەرنامە و بالاخره چنە پشتی وڵاتانی ئیمپریالیستی وەختە وڵاتانی غەرب و هەموو چنە پشتی و دێن ئەمە تەحمیلەکەن بەم سەرزەمینە بۆ بەم خەڵکە لەو کاتەوە داگیرکردن ئەرز و زەوی لەو کاتەوە داگیرکردنی تەواوی ئیمکاناتی ژێر ئەم ئەرزە لە نەوتی لە گازی لە مەوادی تری بالاخره لەلایەن ئەم بەشە لە خەڵکی ئیسرائیلۆ کە قڕیان کردو بەسەر خەڵکەکەی ماباقی خەڵکەکەی ترا بالاخره خەریکە دەستدرێژیەکەن و تەعەڕۆزەکەن و دێن و ئەیبەن ئەلئان کە من لەگەڵ تۆ قسەیەکەم 4 مەیدان گازی هەرە گەورەی ئیسرائیل لەسەر خاکی فەلەستین و لەسەر دەریای غەزە و لە ناو دەریای غەزە ئەمە ئەلئان خەریکە گاز دەردێنێ ئەلئان بەراوردیان کردو ئەوەندە زۆرە کە ئەیانەوێ بۆ دەیان ساڵ تەواوی گازی ئوروپا تەمین کەن ئەم شەڕە شتێک نییە کە تۆ ئیسلامی سیاسی بێت بە ژێری ئەم ئەرزە 300 بەقەول خۆیان 500 کیلومتر داڵان کا وەکو مار و مێرو بالاخره شارەکە کا بە بۆمبێکی سعاتی هەر وەخت تەقی و باب تەقێت و ئەمە بەخاتر ئەم گازەیە بەخاتر ئەم منفعەتەیە بەخاتر ئەم نەوتەیە کە دەری دێن بەخاتر ئەم سەرزەمینە حاصل خیزەیە کە واقعا ڕۆژ بە ڕۆژ بالاخره تەرەفی مقابل داگیری کردووە ئەم ئەنیش داوای سەهمەکەن بەڵام حەقیقەت ئەوەیە کە بۆ ئەم منفعەتە گەورە تەواوی دنیای نظامی سەرمایەداری ئەمڕۆ لە پشت ئەوەیە کە با ئەم شەڕە ببێت با ئەمانە ئەم خەڵکە و شتە بەناو فەلەستین وجودی نەبێت بۆ ئەوە کە ئەوان بتوان هەر کەم ئیسلامی خۆیان وەرگن ئەمە داستانەکە زۆر سپاس بۆ تۆ داهەکانت پرسیارم زۆرە دیارە ئەوەی کە معلومە دنیای سەرمایەداری سیستمی سەرمایەداری بدونی بۆهران بدونی شەڕ بدونی بازاری فرۆشتی مهمات و ئەدەواتی جەنگیەکەی قەتعەن لەگەڵ ئەمنیەت و ئاسایش نییە حتمەن احتیاجیان بەوەدا بەم بۆحرانانەدا بەم شەڕ و هەنگامانەدا زیاتر دەوڵەتەکان چ زەریانە دواکەوتو ئێستدای و مەسەبیەکان هەر لەبەرەوە حتمەن ئەم شەڕە بۆیە دروست دەکەن پرسیارەکەم لەمەدا نەقش و لەم بۆحرانیە لەم سناریۆ دروستکردنەدا لەم شەڕ و کوشتار و جەنایەتەدا
جایگە و نەخشی جمهوری ئیسلامی لەم شەڕە چییە؟ بۆچی ئەلعان لە ئەوجی وەقاحەت و بێشەرمی و ڕسوایی لە ئەنظاری عموما بێخەبەری خۆیان لە وقوع و دەستپێکردنی ئەم شەڕە تەرحەکەن و پرۆپاگەند و تەبلیغاتەکەن لە حاڵێکە شعاری سەرانی ریز و دروشتی جمهوری ئیسلامی 44 ساڵە مەح و نابووری ئیسرائیل بووە. چەندێ ئەم مەسەلە واقعیە و چەندێ جمهوری ئیسلامی نەقشی هەیە لە بەرحاڵ پوچ و پڵاش هێنان بۆ ئەم شەڕە. بەنظر من ئەوەی کە قدرت و توانایی لە یەکدانەوەی ژیانی بێ لە مناڵێکی 8 ساڵەوە بگرێت تا ئینسانێکە کە 89 ساڵە لە تووری 43 ساڵی ڕابردووە متوەجه بووە ئەنی نەسڵهای جۆرە متوەجه بوون کە جمهوری ئیسلامی چ پەدیدەیەکە وە چۆن 90 ملیۆن خەڵکی ئێرانی لە ماوەی 44 ساڵی ڕابردووە قوت و ژیان و زندگی و گوزەرانی بە گرێوگان کردوون ئەمە شتێکە کە واقعاً مەسەلەیەکی فوق العادە ئاشکرا و ڕوونە کە هیچ کەس ناتوانێت ناکە جمهوری ئیسلامی هیچ کەسێک لەم دنیا ناتوانێت ئینکاری ئەوەکە کە جمهوری ئیسلامی بەشی بەرەی ئیسلامیەکان هەدایەتەکە تەتمیعیانەکە پوریان پێدا مەسەلەحیانەکە ئاموزشیانەدا ئەمەنە واقعیەتێکن دەرکەوتن وە لە ئێمە و هیچ کەسیش بەقەی خەڵکی خاوەرمیانەوە بە تەوری خاص و ویژە بەقەی خەڵکی ئێران نازانێت کە واقعاً جمهوری ئیسلامی چه پەدیدەیەکە وە چی کردووە. جمهوری ئیسلامی خۆ تەنیا لەم شەڕا بەشداری نەکرد لە دەیان شەڕە یانە لەو کاتەوە کە هێناویانە و تەحمیلیان کردو بە خەڵکی ئێران خەریکە لە عێراق خەریکە لە لوبنان لە سووریا و هەروەها لە یەمەن بە ئاشکرا بە عەلەنی شەڕ لە جەهەتی مەنافعی خۆیەوە دەست پێ کردەوە و خەریکە پەرەی پێدا بۆچی بۆ ئەوە کە پەرژینێکی قایم دوور لە وڵاتەکەی خۆی لە نزیک وڵاتەکەی خۆی بلەخەرە بەرپا بکە و ئەو پەرژینە قایم و محکەمە بێتە باعث ئەوە کە وڵاتانی دیکە تەمای تێ نەکەن و ئاگەگەرێکیان لە قسەکەن ئەم ئاهرومە کتێبە ناوچاویانە جگەرەوە کە باجی ڕۆژانە و مانگانە و ساڵانیان لێسێنێت بالآخرە استحکام و بەرقەراریشی بمێنێت. جمهوری ئیسلامی باڵی سەرەکی ئیسلامی سیاسیان لە سەطحی منطقە لە ماوەی 44 ساڵی ڕابردووە بە شەهادەتی کوشتنی سەدان هەزار کەس لە خەڵکی ئێران بە شەهادەتی ملیۆنها ئینسانی خەڵکی ئێران کە لە تووری 44 ساڵی ڕابردووە لەلایەن جمهوری ئیسلامی و زندانی کراوە کوژراوە. ئێمە الان باسی ئەوەکەین کە ئەڵێن الان شەڕەکەیە نیوەی منداڵە کوژرێت دەیان بەرابەر ئەمە لە ئێرانە منداڵ بە وەسیلەی جمهوری ئیسلامی کوژراوە بە پێی ئامار بە پێی سەناد بە پێی ئەسناد بە پێی واقعیتێکە کە تەواوی دنیا ئەمە ئەزانێ وەمە لە ئارشیوی هەموو خەڵکێکە هەیە و حتا لە زێهنی هەموو خەڵکێکە کە بتوانێت 5 دقیقەش قسەکە ئەمە بەیانکە وجودی هەیە تا ئێوارە جمهوری ئیسلامی بێژم من نیم و من حمایەتیان لێ یەکەم لەبار معنەویەوە بەڵام دەولێ من نەکەم بەڵام نەخێر من دەسمتیانە نە هەموو ئەمانە لەوێ ئامۆزشراون ئەم چەک و سلاحانە بەشی هەر ئەساسی و اینەکەی لەوەیە تەواوی ئەو تونلانە کە ئیسە لێدراوە لە ژێر غەزا لە ژێر ئەو وڵاتە کە پێڵێن غەزا و باریکەی غەزا بەنەزەر من جمهوری ئیسلامی لە متر بە متر و سانت بە سانتیا دەخالەتی کردووە و نەقشی بووە و تەلاشی بۆ کردووە بۆیە بەڵام ئیسا کە وەرەق هەڵگەڕاوەتەوە جۆرێک تری پێ هاتووە بالاخره بە شێوەیە خەریکە خۆی دوورەخاتەوە بۆچی لە جەهەت مەنافع خۆیان لە جەهەت بەقا چۆن لە جەهەتی بەقا نیوەی یارانی خۆی لە ئێرانە حەزف کرد ئەم حەزبی فیزیکی کردن ئەم حەزبی سیاسی کردن دقیقەن لێرێشە حەماس ئەگەرم شەڕە بەزەری حەماستەوە بێنێ ئەملاکەی تر سەرکەوێ بالاخره یەکێک لە قوربانیانی دەستی جمهوری ئیسلامی و ئیسلامی سیاسیەکە کە سەرۆکەکەی ڕاهبەریەکەی سگای ئەسلەکەی واقعاً لە ئێرانە و من گەرەکمە بڵێم کە ئێران ئەم نەقشی سەرەکی هەیە نەقشی سەرەکی هەیە و هەرم دووسێ ڕۆژەش بە ئاشکرا باسی ئەوەی کردووە کە حەماسەکان نەهاتون بە ئێمە ئیطلاعمان کە ئێمە شەڕێکی واکەین تا ئێمە بین بەشداریکەین دەرنەتیجە ئێمە بەنیابەت لە حەماس ناهێن ئەم شەڕە بکەین ئێمە پیان نەوتین ئاگاداریان نەکردوین لە سوورەتەکە خۆی بە لە حەماس 44 ساڵە بە لەوە حەماس وجودی بێ دروست بوو بێ ویا ئیسرائیل و خۆیان و ئەم لاولاد رووسیان کردوێ ئەم شعاریەوەیە کە تۆ لە ئەوڵە ژارەبێکە شعاریەوەیە کە ئیسرائیل مەح بکەینەوە هەلو کاستێکە لە شەڕی دوومی عالەمیا کراوە دەستبەیەدەکان غەڵەتە ئەمانە نەگەشتووە
اما انت ارزوانه هو بالاخره اسرائيل لبين برن بۆیە ئیسا هەلێکیوان بۆ ڕێکەوتووە تەلاشێکیان کرد کە بالاخره بەم شێوە ئەمان کێشنە مەیدان شەڕە ئەگەر تایە سەرکەوتن ما باقی باڵەکانی دیکەی وەکو حیزبوڵای لوبنان وەکو ئەنسار الله وەکو نازانم ئەنواع و ئەقسام نیرو و هێزی زد ئینسانی کە دروستیان کردو واردی ئەم شەڕەکەن و بەنەفعی خۆیانەوە بتوان بالاخره بەشێک لەو سەرزەمینە بەنەفعی خۆیان دەربێن چون الآن هەر نەو تەسەڕفێ بکرێ لە خاکی سووریا ئەفریقا فلسطینا بەنەفعی خەڵکی فلسطین نییە بەنەفعی ئیسلامی سیاسیە چون هیچ کەس بە ئەندازەی ئیسلامی سیاسی و بە ئەندازەی دەوڵەتی فاشیستی ئیسەی ئیسرائیل ضدی فلسطین نین هیچ کام بە ئەندازەی ئەمانە تێ ناکۆشن بۆەوە کە شتێ بە ناو دەوڵەتی فلسطین نەبێ بۆ ئاگاداری تبقی سەنەدی ڕۆشن لە 2019 سێ ساڵ لەوە پێش لە پاڵمانی لیکودا حزبی لیکود کە حزبی نەتانیاهووە نەتانیاهوو ڕووە کاتە جەماعەتەکەی خۆی ئەویان پێڵەڵێ کەسێک کە واقعەن گەرەکێک دەوڵەتی فەلەستین لەسەر ئەم خاکە ئەسڵ دروست نەبێ و مزاحمی ئێمە نەبێ بە شەریکی ئێمە ئەبێ بڕوات حەماس تەقویەتکە بەهێزیکە چەکداریکە مانای چییە مانەکەی وەکە خۆی چەکداری کردووە قدرتی پێداوە داوای کردووە ڕسمن و نەتانیاهوو دەرکەوتووە یەکێک لە سەنەدەکان کە هەر لێسەوە تەزاوراتە لە ناو شارەکانی ئیسرائیلە بۆ لا بردننی ئەوەیە کە تۆ داوات کردووە لە قەتەر کە پوڵی چەندی ملیۆن پوڵ بدا بە حەماس و حەماس بەهێزکە وە من گەرەکمە بڵێم ئەم دوو هێزەکەلان شەڕیانە نەتەنیا ڕەبتیان بە خەڵکی فەلەستینۆ نییە بەڵکو دژی خەڵکی فەلەستینین دژی دەسەڵاتن دژی ئستقلالن دژی ئازادین دژی بەختەوەرین کە لە ڕاستی ئەمانەوە جمهوری ئیسلامیە زۆر سپاس بۆ سەوداهەکانت هاوڕێ عەبەیدارەبی جیا لە پرۆپاگەندێک کە دەوڵەتە غەربیەکان و لە ڕاستی ئەمریکا و هەموو ئوروپا دژ بە جمهوری ئیسلامی و بەم جەریانە ئێرتجاعی و ضدی ئینسانیانە ئەیکەن دەستیان لە کاسەیەکەدا چون احتیاجیان بەم بۆحرانانەدا هەل وەکو خۆت ئیشارە پێکرد لە 44 ساڵەوە پێشەوە جمهوری ئیسلامیان تۆخنە کرد بە جامعەی ئێران ملیاردها ملیارد دۆلاریان سەرف کرد تا جمهوری ئیسلامیان بە قودرەت گەیان و تا ئێستا ژێرباڵیان گرتووە و 1% مخالفەتیان لەگەڵ جمهوری ئیسلامی نییە جمهوری ئیسلامی بۆ نەقش و دەوری لە خاوەرمیانەدا باشترین بازیگەرە بۆ غەرب و لە ڕاستیا بۆ ئەمریکا ئێستا پرسیارەکەی منەمەدە دوای زیاتر لە 70 چەند ساڵ ئایا پایانێ بۆ ئەم شەڕە بە دەستگەیشتن و بەگەیشتنی هەدەفی خەڵکی فلستین بە حقوقی ئەوەڵیە خۆیان یعنی ماندگاربوون و دامەزراندنیان لە سەرزەمینی و ژیانی خۆیان قابلی پیشبینیە یان نا؟ لە یەک جملە لەوەڵە بڵێم کە نە بەنەزەمە تامان لەسەر حکم من نە بەڵام بەلەوە کە بچمە سەرم باسە ئشارەیەکەم بە نکاتێکە لە قسەکانی تۆوە و لە پرسیارەکەی تۆوە بوو هەر هەفتەی ڕابردوو لەلایەن دەوڵەتی بایدنی ئەمریکاوە 10 ملیارد دلاری بلوکە شدەی جمهوری ئیسلامی لە عێراق دەستورەکەی و حتا ئیمزایشی کردووە کە ئازاد بکرێ و بدرێتەوە بە ئێران لە تووری 2 ساڵ و نیوی ڕابردووە زیاتر طبقی سەنەدی خودی مخالفینی نێو حیزبەکەی خودی بایدن و هەروەها جمهوری خان لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردووە زیاتر لە 100 ملیۆن پوڵی بلوکە شدەی ئازاد کردووە و چۆتە گیفانی جمهوری ئیسلامی بۆ تەقویەتی جمهوری ئیسلامی بۆ ماندگاری بۆ بەقای دژ بە خەڵکی ئێران ئەمە واقعەتەکە من گەرەکمە بڵێم چارەنووسی واقعی و یا گەیشتن بە ئازادی و بە خۆشبەختی خەڵکی فەلەستین حتا ئەمانە مابن بە هیچ وەچ ئەمانە ناتوان خەڵکی فەلەستین ئازادکەن و خەڵکی فەلەستین لەژێر دەسەڵات و دەسەڵاتی ئەمانە بە هیچ شێوەیە ئازاد نابێت ئەمە واقعەتێکە کە تاریخ سەلمان دوێسی
من ئاساسگارم گەرەکمەوە بڵێم کە نا چۆن تاریخ نیشان داوە 75 ساڵ شار خۆشتێکی سادە نییە 75 ساڵە شەڕە ئیسا باسی خەڵکی فەلەستینکەی بێ بەشترین خەڵکە لە کوڕی ئەرزا حتا بێ بەشترە لەوە کە تا ئیسا بەدەستێناوە بۆچی بەدەستێناوە بۆ ئەوە کە ئیسرائیل تاوەکو ئیسا هەشتێکی سازمانی ملل حتا سەردەرزیەک بە نەفعی هین بوو بێت فلسطين بوو بێ قبولی نەکردو وەلی نەکردو هەمووی ڕەت دەکردو بەچی بە حمایەتی غەرب و بە تایبەت بە حمایەتی ئەمریکا هەمووی ئەم شتانەی بالاخره لە پشت بەردەوە بۆ تەقویەتی ئیسرائیل و بەقای ئیسرائیل بالاخره حمایەتی لێ کردووە و هەچێکی بەدەوڵە بووە بالاخره ڕەتی کردوسەوە ئەمە سازمان ملەلەکەیان در نەتیجە ئەگەر ئەمانە لەسەر حکم مێنەوە ناتوانێت تۆ قسەکەی لەوە کە واقعیان خەڵکی غەزە و خەڵکی فەلەستین بە نانونەوەی ئەگەن ئەم تۆ خۆت دنیا ئەزانێکە شتێ بە ناوش غەزەی 42 ڕۆژ لەوە پێش وجودی نەماوە وێرانەیەکە تەواوی حتا ئەو ڕۆژنامەنگارانە کە ئەچنە ئەوێ و ئەیبین و حتا دڵیشیان لای ئیسرائیل بە ئاشکراڵێنە شتێ بۆ ژیان نەماوە نە ئاو ماوە نە ماڵ ماوە نە بەرق ماوە هیچ شتێ ئەرزێکی خت و خاڵی ماوە ئەمجارە هیچ وڵاتێکی جوەریان ناگرێت بۆیە نا بەم دەسەڵاتە خەڵکی ئازادی خواست خەڵکی وشیار و نیروی سێومێکە کە واقعان دڵی لای ئازادی و ئەکسەرێتی بەشە تشکیل دەدا لە سەطحی دنیامە بزانێکە شتێ بەناو فەلەستین تا ئەمانە لەسەر حکومەتیان تا ئیسلامی سیاسی وەکو جمهوری ئیسلامی لە سەطحی منتەقاوە تەواوی ئەم ئەشغاڵانە کە لە لوبنان و لە فەلەستین و لە یەمەن و لە سووریە و لە عێراق دایبەستون و بە پوڵی خەڵکی ئێران ئەمانە پەروەردەیەکە و مسلحیانەکە و یەکێکی ناوەنێ حیزب الله و یەکێکی ناوەنێ ئەنسار الله و یەکێکی ناوەنێ فاتمیون و یەکێکی ناوەنێ جیهادی ئیسلامی و حەماس نەخێر هیچ تارماییەک هیچ ڕۆشناییەک وجودی نییە غەیز تاریکی غەیر تراژدی ناحەس ناخۆش باوەڕ پێ نەکرا و بە سەنگینی بۆ بە پانوبەنینی غەزە ئەمە واقعیەتێکە بەڵام هەر لە ئیستا با من ئەوە بڵێم کە هەر لە ئیستەوە لە کاتێک کەم شەڕە پێش ئەوە کەم شەڕە دەست پێکە تەزاوراتی خەڵک بۆ لابردنی نەتانیاهو و دەوڵەتەکەی و ئەم سێهۆنیستانە و ئەم ملی گرایە ڕاستانە و لە مەیدانە بۆ تەزاوراتی کردو ئەم شەڕە فریان کەوتووە و نەهێشتووە لایەن بن وەگەرنە لایەن بردوون هەر ئیسەش کە لە ماوەی 42 ڕۆژی ڕابردووە کە شەڕە بە توندی بالآخرات خەڵکی ئیسرائیل کۆلیان نەداوە شەڕەکەن و تەزاوراتەکەن ئاعتراضەکەن ناڕەزایەتی خۆیان دەرەبڕن بە ئاشکرا هاوار ئەکەن کە ئێمە ئەم دەوڵەتە و ئەم وەیشومەمانە ناوێت کە واقعاً نە ئێمە وەکو خەڵکی ئیسرائیل ئەتوانین ژیانکەین و نە هاوسێ و دەراسەکەمان وەکو خەڵکی فەلەستین ئەتوانین بژین دەرنەتیجە ئەم ئاعتراضاتانە ئەگەر بەرەو ئەوە بڕوا کە ئەڕوا چون ئەلعان 4% لە خەڵکی ئیسرائیل بە پێی ئەرزیابیەکە لە خودی ئیسرائیلە دوێکە ئەعلامیان کردو 4% لە خەڵکی ڕێیدەهەندە ڕێگەدا بەم دەوڵەتە فاشیستە بەم دەوڵەتە سیهۆنیستە دەرنەتیجە ئەمە ناتوانێت بە قودرەت گەێن بۆیە ڕووناکیەک ئەگەر ببێ دەواازەیەک ئەگەر بێ دەریچێک ئەگەر بێ کە ئومیدواریکە یەک اعتراض و ناڕەزاتی خەڵکە دووەم حەقیقەتەنەوەی لابردن ئەمانن بۆ ئەوە کە بتوانن سەری گویز بن بەدەست خەڵکی فەلەستین و جارێک لە ماوەی 75 ساڵە بۆ ئاخرین جان نەفەسێ بکێشن و بتوان بالاخره باقی خوێن زۆر سپاسە هەورە عەبدوڵڵاه ئەم بەحسە زیاتر هەڵەگرێ بەڵام بەهۆیەوەی کە گەیشتی ناپایانی وەختەکەمان ناتوانم میری سوال مەتراکەم زۆر سپاس بۆ تۆ دەهکات و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی بە تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی و خەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ سافی و سڵامەتیتان لە هەرچی هەن ئارەزومانە شاد و سەرکەوتوو